ئیدی خەرچش شەوەش بۆ دەترسێگەنا دۆلار لە باخەکانی عێراق قەر بە و سعرێت سەر پێشوو دەدرێ پێم بڵێ هۆکار چییە دۆلارەوە لە پڕدا بەرز بووە بەخوا هۆکارەوەیە چەند ڕۆژە بێژتە ترامپ قسەی کردی على ئەساس ئێسار دێقلێ عێراق و قوبە دەدەین ئەگەر پابەند نەبی بۆ قەرارانەی ئەمریکا ئیدی خەرچش شەوەش بۆ دەترسێگەنا دۆلار لە باخەکانی عێراق قەر بە و سعرێت سەر پێشوو دەدرێ بە هیچ شێوەک دۆلارشی گران نەکردێ باشە کاغازی ئەو پەیوەندی تەلەفۆنەی نێوان وەزیر دەرەوەی ئەمریکا و محەممەد شیع سوودانی کاریگەری هەبوو ئەم بەیانیا بە تاکیدی عێراق خۆی ئەمریکا پارپشتی دەکا هیچ کێشەک ڕوو نادە لەبەرەوەی دۆلارە بە 132 دەوزع دەکا بە تاکیدش ئەمریکا ناتانی عێراق بەدات چکە عێراق سەر ینی هەموو لە ژێر ئەمری ئەمریکا هەموو قەرارەکانی پابند بووە لەبەرەوەی ئەگەر عێراق پابند نەبێت پابند نەبی زەرەر دەکا عێراق معنە تێک دەچی ئەوەی خەرک فکرێ دەکاتەوە بەڵام بە تاکیدی ئەو شتە ڕوو نادا و دۆلارش گران نابی لە بەغدا لە باخەکانی ڕۆژانە بە 132 دەوزع دەکا زۆر باشە دەست خۆش بێت کاغازی ئەوەی هەیە دۆلار بەردەوام گۆڕانکاری تێدا دەبیتن ینی گۆڕانکاری تێدا ڕوو دەداتن بە 150,000 دینارەوە لە کاژمێر دەبیانیەوە ئاڵوگۆڕ دەستی پێ کردووە جا کەیفی لێرێ کاکەیفی کەبێژی بازاری دۆلار فرۆشان سلااوت لێبێت باسی ئەوم بۆ بکە لە پڕ دۆلار وا بەرز بوو ئەگەر بە کورتی بۆم باز بکەی پێشنیار دەکەن پێشبینی دەکەن تا چەند بڕاتن بەخێر بێن بڕاکە پێشبینەکان لەوانەیە دۆلار بەرز بیتەوە بەڵام پێشبینەکان دیار نییە لەوانە ئێمە ڕقمەک برێن لەوانی زیاتر بەرز بیتەوە یان لەو سعرێ ڕاوەستی چکە ڕۆژ بە ڕۆژ حکوومەتی ئەمریکای تادیدی عراق دەکاتن دەرێ نابی ئەو ملیشیانەی بەشداری لە حکوومەتی عراقی بکەن ئەوانش ئەگە بەشدار نەبن حکوومەتی عراقی پێک نایە بەڕاستی ئەوانش لەبەرەوەی ئەمریکا ڕۆژ بە ڕۆژ تادی دەدرێ ئێمە هەم دۆلاری لە عراق دەگرینەوە هەم نەوتشی دەگرینەوە ئەگەڵ دوانش لێ بگرنەوە ئەی چۆن ینی ئەو هاوڵاتی عراق چۆن بژن چکە 95 عراق بەنەوت دەژی بەڕاست و موچەخۆران بەنەوت ینی ئەو نەوتی دەفرۆشن دەکەن دۆلارکەدا بەزەکەن ئێستا حکوومەتی عراقیش وەکو پێشەن ناتوانین دۆلاری دابیم کە بۆ موچەخۆرە ینی هەم بۆ موچەخۆران هەم بۆ بازرگانەکانیش ینی ئەگەر دۆلار نەفرۆشی دیناری بەدەست نەکەوتین ناتوانین موچە بداتە موچەخۆران ئەگەر بۆ بازرگانەکانیش دۆلاریان بۆ دابینەکان ناتوان ئەوانش بە سعری هەرزان بکرد مەزوری بێن لە بازاری دۆلارەکە دۆلاری بکردنەوە دۆلار بەرز دەبێتەوە ڕۆژ بڕۆژ بازرگانەکان ئێستا لە حکوومەت وەری ناگرن لێرە دەیکردن بەگشتی بەشی زۆری ینی تۆزێک وەردەگرن ئەوەی لە مەنەسەی ئەشکۆدای بەشدارە لەوانەیە ئەوان بە 132 وەردەگرن بەڵام لەوانەیە 150,000 دینار لە سەوان ڕاوەستیتن باشە کاکەی قسەکە بوو لەسەرەوەی کە دۆلار بە 170,000 دینار تەسبیت دەکرێت سابت دەکرێت ئەم قسەیە بەشێ گەیشت لەوانەیە ڕووبدا بەڵام لەوانەیە پاشی حکومت دامەزراندن چ حکومەتیش فکرلەوەی دەکات و کەنج دامەزرا ئەو دەوێتن پژ ئەوەی خۆی قەیم کاتن لەوەی بەدەلی نەوتی بەیانی ئەگەر نەوت دابەزیە بەدەلی نەوتی دۆلاری بەرزکاتەوە بۆی ینی موچە بۆ موچەخۆران دابی کاتن چکە ئەگەر نەوت دابەزی یاخود حکومەتی ئەمریکای حساب بەسەر عراق بەڕاستی لەوانەیە و کارەساتی گەورە ڕووداتن چکە حکومەتی ئەمریکا بەبەلاش ئەوم قووەتەی نەهێنای تەخەلی جوانە دیارە شتێکی لە ئاهەک بەدایە تووشی کارەساتێک دەبیتنەوە جەنازەم ئێرانە سووریایە تورکیایە هەر دەوڵەتی شەبیتن چکە ئەمریکا ئێستا داوا دەکاتن دەرێمە هەر دەوڵەتش بیپارێزم دەبیت پارەم داتی ینی وەکو خەلیج وەکو عراق وانە بیان پارێزتن بۆ چکە ئەو لەوانەیە چەند جوندێکی لێ کوژرابیتن لە عراق یاخود لە هەر شوێنێکی دنیا لێ کوژرابیتن ئێستا بەس ئیسرائیل لەبی 78 دەوڵەتە دەرێ ئێمە دەبی ئەگە بیپارێزین دەبی ئەو دەوڵەتە پارەمان پێ بداتن تا وەکو پاسەوانەی بیپارێزین